بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير سورة الأنعام قيشتنا آياتي الشاست لو آياتانز دا خواهي قرباسي دا صلاتي بسنوري خوي للايك وللايك دي كباسي أو نازو نعمتو شاكاني كخوا لقل آدميزاد دا كردوني دكات بوئي لرقاي أو نیشانانەوە هەم خوا چاکتر بناسین و هەمیش زیاتر هەست بە نیعمەتەکانی خوای گەورە بکەین و لە بەرامبەریاندا شوکرانە بژێر بین. دەفەرمێ وهو یعنی خوا الله جل جلاله الذي ئەو زاتەیە ئەو خوایەیە یەتەوەفاکم بۆ خۆی یعنی دەتان مرێنێ، بەڵام لێرە مەبەستی مراندن خەواندنە کە بە خەو دەگوترێ مردنی بچووک کە ئەو کاتەی ئینسان دەخەوێت لە حاڵەتی خەو لێکەوتندا وەکو مردووی وای ئاگات لە خۆت نییە. وێ دەفەرمێ وهو الذي خوا ئەو زاتەیە کە یەتەوەفاکم دەتان مرێنێ یا دەتان خەوێنێ باللەیلی بەشەو. ئەوە یەک. پاشان وەیەعلەم و دەزانێت ما جەرەحتم هەرچی ئێوە ئەنجامی بدەن بالنەهاری لە ڕۆژدا. ما جەرەحتم معنای لۆغەویەکە یعنی ئەوەی برینداریکەن، بەڵام لێرە مەبەستی ئەنجامدانە کە کردار و فعل پێویستی بە جوڵە و بە حەرەکە هەیە لە خۆڕا ناکرێ. وەیەعلەم و خوای گەورە دەزانێت ما هەر شتێک جەرەحتم کە ئێوە ئەنجامی دەدەن بالنەهاری بە ڕۆژ. ثم پاشان کە خەوی لێخستن شەوێ کە بەیانی داهات یان هێندێک کاتەکانی شەو یەبعەثکم بە خەبەرتان دێنێتەوە فیه لە ڕۆژدا. چونکە بە زۆری وا هەیە شەو کاتی خەوە و ڕۆژ کاتی بە خەبەر هاتنە، خۆ هەشە شەوێ بە خەبەرە و ڕۆژێ نووسویە، بەڵام حسابی زۆرینەی دەکا خوای گەورە. دەفەرمێت ثم یەبعەثکم یعنی نا زیندووکردنەوەی مەبەستی بە خەبەر هێنانە کە بە خەبەر هاتن بە زیندووبوونەوەیەکی بچووکە کە ئینسان ڕۆژانە بەسەری دادێ. ثم یەبعەثکم فیه پاشان بە خەبەرتان دێنێتەوە زیندووتان دەکاتەوە لە ڕۆژدا. بۆچی؟ لیوقضا بۆ ئەوەی جێبەجێیکەن یان تەواویکەن ئەجەلون ئەو ماوەیەی کە موسەما بۆتان دیاریکراوە کە لە دنیادا بمێننەوە. ثم پاشان یعنی چی؟ یعنی پاشان بە یەکجاری خوای گەورە دەتان مرێنێکە کاتی مردنتان هات، بەڵام ئیلەیه مەرجعکم هەر بۆ لای خوایە کات و شوێنی گەڕانەوەتان هەرەوەندەش نییە. ثم پاشان کە گەڕانەوە لای خوای وەچوویەوە بەر لیقای خوای و خوای گەورە دەستی کرد بە لێپرسینەوە و محاسەبەکردنت یونەبیئکم ئاگادارتان دەکاتەوە، خەبەرتان پێدەداتەوە، پێتان دەگەیەنێتەوە ما هەرچیەک کە کونتم کە ئێوە تەعمەلون ئەنجامی دەدەن. وهو الذي وهو خوا الله الذي ئەو زاتەیە یەتەوەفاکم دەتان مرێنێ یا دەتان خەوێنێ باللەیلی بەشەو. وەیەعلەم و هەر ئەو خوایە دەزانێت ما ئەو شتانەی کە جەرەحتم ئێوە ئەنجامتان داوە یا ئەنجامی دەدەن بالنەهاری بە ڕۆژ. ثم پاشان یەبعەثکم بە خەبەرتان دێنێتەوە زیندووتان دەکاتەوە فیه لە ڕۆژدا لیوقضا تا جێبەجێیکەن تا تەواویکەن ئەجەلون موسەما ئەو کاتەی کە بۆتان دیاریکراوە کە لە دنیادا دەبێ بمێننەوە. ثم پاشان باسی مردنەکەی نەکردووە، چونکە ئەو مردانەی کە شەوانە بەسەرماندادێ تەبەن بەڵگەن بۆ وە پێشەکین بۆ مردنە حەقیقی و مردنە هەتاییەکە ڕاستەقینەیەکە کە مردی لە دنیادا بە یەکجاری دنیات بەجێهێشت. ئەوجار ئیلەیه مەرجعکم بۆ لای خوایە گەڕانەوەتان کاتی گەڕانەوە و شوێنی گەڕانەوە. ثم یونەبیئکم پاشان خەبەرتان پێدەداتەوە، هەواڵتان پێدەداتەوە بما كنتم تعملون بە هەر کار و کردەوەی کە کردوتانە. چاکەت کردبێ کار و کردەوە چاکەکانی خۆت دەبینیەوە، خوای گەورە پاداشتی
لەسەر بۆ ئامادەکردووی و ئینسان خراپەی کردبێ بێگومان خراپەکانی خۆی دەبینێتەوە لێیان دڵنیا دەبێ پاشان خی گەورە عقوبەکەت پێدەگەیەنێ و عقوبەکەی خۆی پێدڕادەگەیەنێت و مەسیری ئینسانی بەرەو ئەو شوێنەی دەچێت کە بە کردەوەکانی شانی بووە. ئەو جار ئاەتی دواتر یەکێکی دیکە لە وەسفەکان لە تایبەتمەندیەکانی خوا لە سیفەتەکانی خوا ئەوەیە وهو القاهر ئەو خوایە کە ئێمە دەبێ بیپەرستین و بەندایەتی بۆ بکەین. القاهر خوایەکی باڵادەست و دەسەڵاتدارە فەوق عیبادیه بەسەر هەموو بەندەکانیدا. گومانی تێدا نییە تەمان هەر کەسێک کەمترین باوەڕی بەخوا هەبێ دەزانێ خوای گەورە هەموو دەسەڵاتێکی بەسەر هەموو عەبدێکی خۆیدا هەیە لە هەر ئان و ساتێکدا خوا بیەوێ هەم دەتوانێت چاکەی لەگەڵدا بکە هەمیش دەتوانێت سزایدا. هیچ کەس نییە هیچ چرکەیەکی تەمەنی لە دەسەڵات و هێزی خوای گەورە بتوانێت ڕاکات و بتوانێت دەرچ. وهو خوا الذي ئەو زاتەیە القاهر باڵادەست و بەتوانا و دەسەڵاتدارە فەوق عیبادیه بەسەر بەندەکانیدا. پاشان لەگەڵەوەی کە خۆی باڵادەست و دەسەڵاتدارە پێویستی بە هیچ کەسێک نییە بۆ ئەوەی ئاگای لێ دەبێ خوا ڕاستە و خۆ ئاگای لێتە، بەڵام بۆ زیاتر پابەندکردنی ئینسان خوا دەفەرمێ وەیورسیل عەلەیکم و ڕەوانەشی کردووە یا ڕەوانەشی دەکا بۆ سەرتان حەفەظەتەن چەندان مەلائیکەت کە چاودێریتان کەن. هەم طبعاً حەفەظە ئەو مەلائیکەتانن کە کردەوەکانمان دەنووسن چاکە و خراپەکان و دەشکرێت کۆمەڵێک مەلائیکەتی دیکە هەبن خوای گەورە یان کە بە پارێزەری کۆمەڵێک عەبد و بەندەی خۆی کە تایبەتن لای خۆی بۆی لای کەمی لە جنۆکە و لە شەیاطین و لە زیانەکانی دنیا بیان پارێزن. بۆیە دەفەرمێ وەیورسیل عەلەیکم و دەژنێرێت ڕەوانەشی دەکا بۆ سەرتان حەفەظەتەن چەندان مەلائیکەتی چاودێر. چونکە ها ئینسان ئەگەر بزانێ کەسێک لە بەرامبەریەتی ڕەن زیاتر خۆی دەپارێزێ دەناخۆ خوا ئیشی بە مەلائیکەتی نییە. ئەگە مەلائیکەتیش نەبێ خوای گەورە نەگە ئەو کاتەی کردارەکەی دەکەی ئەو کاتەی قسەکەی دەکەی وەکو دەرسی پێشووتر خوێندمان وشکایی و تەڕایەتیەک لەسەر زەوی نییە خۆ ئاگای لێ نەبێت. پێشەوەی کردارەکەی بکەین خوا دەزانێت چی دەکەین، ئێگە بیکەین پێشەوەی قسەکەی بکەین خوای گەورە زانیویەتی چی دەڵێن، بەڵام مەلائیکەتەکەی داناوە بۆ ئەوەی ئێمە زیاتر خۆپارێزی بکەین زیاتر هەوڵی چاکەکردن بدەین. چونکە ئەگەر بزانی کەسێک هەیە چاکەکانت ئامینە خان وەیورسیل عەلەیکم حەفەظەتەن ڕەوانەشی کردوتە سەرتان مەلائیکەتێکی چاودێر حتى إذا جاء ئەو مەلائیکەتە تاکەنجین لەکنت دەبێ. بەردەوام ئینسان دوو مەلائیکەتی لەگەڵا یەکیان بۆ چاکە نووسین یەکیان بۆ خراپە نووسین. شەوانە دوو مەلائیکەتن ڕۆژانە دوو مەلائیکەتن کە لە نوێژی بەیانی و عەسر دەگۆڕدرێن هەتا ئەو کاتەی مەلەکول مەوت فریشتەی ڕوح کێشان دێ بۆ چرکەیەکیش مەلائیکەتەکان لێت جیانابنەوە. وەیورسیل عەلەیکم دەنێرێتە سەرتان حەفەظە مەلائیکەتی چاودێر هەتا ئەو کاتەی ئیذا جاء ئەحەدەکم المەوت دێ بۆ هەر یەکێکتان مردن یعنی مەلائیکەتی مردن مەلائیکەتی ڕوحکێشان ئەو کاتە تەوەفەتهو کەسەکەی دەمرێنن ڕوحی لێوەردەگرنەوە ڕسولنا نێردراوانی ئێمە مەبەستی پێغەمبەرانیە یعنی فریشتەکانی ئێمە. ئەو جار وەهم لا یفەرقون ئەو فریشتانە هەم ئەوانەی کە خوا دایناون بۆ ئەوی کردەوەکانمان بنووسن کەم تەرخەمی ناکەن و هەمیش مەلائیکەتی ڕوحکێشان کە دێ چرکەیەکیش مۆڵەتمان پێ نادەن و چرکەیەکیش تەمەنت زیاد ناکەن و لە کاتی خۆیان دواناکەون ئەگەر کاتی هات. وهو خوا جل جلاله ئەو زاتەیە کە القاهر فوق عیباده خاوەنی هێز و دەسەڵاتە فوق بەسەر عیباده بەندەکانی. وەیورسیل عەلەیکم ڕەوانەی دەکاتە سەرتان حەفەظەتەن کۆمەڵێک مەلائیکەتی پارێزەری چاودێر هەتا ئەو کات مەلائیکەتەکە لەکنت دەبن کە ئیذا کاتێک جاء دێ
بۆ ئەحەدەکم بۆ هەر یەکێکتان ئەلمەوت و مردن یعنی مەلائکەتی مردن فریشتەی ڕوحکێشان ئەو کات کە فریشتەی ڕوحکێشان هات تەوەفەتهو ڕوحی ئەو کەسە دەکێشن ڕوحی ئەو کەسە دەردێنن وەری دەگەرنەوە ڕسوولنا نێردراوانی ئێمە وهم لا یفەرطون ئەوان فریشتەکان هیچ کەم تەرخەمیەک ناکەن لە جێبەجێکردنی فەرمانی خوا کە مەلائکەتەکەی ڕوحکێشان هات مەلائکەتی دیکە ئیشیان نامێنێ مەلائکەتەکانی دیکە ئیشیان تەواو دەبێ نامەی کردەوەکانت لەگەڵ خۆیان دەبن و وەک دەڵێ بەزێت دێڵن بۆ چونکە ئینسان کە کەوتە سەرەمەرگ نەچاکە و تەوان ئەوەکەی تەوبە و پشیمانی هیچ لێ قبول ناکرێت و لێ وەرناگیرێ و لەگەڵ مردنی ئینساندا دەفتەرەکە دەپێسرێتەوە مۆر دەکرێت و تەوان هیچ چاکە و خراپەیەکی دیکە کە ڕاستە و خۆت بیکەی ناچێتە سەر نامەی کردەوەکانت ئەو جار ثم پاشان ڕدوو دەگەڕێندرێنەوە ئەو کەسانەی کە مرێندراون إلى الله بۆ لای خوا کە خوای گەورە مەولاهم الحەق دۆست و سەرپەرشتیکاری ڕاستەقینەی هەموو ئینسانەکانە ئەگەر کەسەکە تەمان بیەوێ و حەزی لێبێ بێگومان خوای گەورە حەزی لە دۆستایەتی هەموو کەسێکە بە مەرجێک کەسەکە حەزی لە دۆستایەتی خوا بوو بێ لە دنیادا و لەگەڵ خوا بینی هەبوو بێت و لەگەڵ خوا نێوانی خۆش بوو بێ ثم ردوا پاشان دەگەڕێندرێنەوە إلى الله بۆ لای خوا کە معلومە هەر کەسێک کە ڕوحی دەردەچێ ڕوحیانەتی کەسەکەی مەلایکەتەکان بەرەو ئاسمان دەیبەن بەڵام ئەوەی دەگەنە ئاسمانەکان چێن بێگومان تەنها ڕوحی ئیماندارەکانە لە ئاسمانی دنیا دەرگا بەڕووی ڕوحی کەسی کافر و بێباوەڕدا ناکرێتەوە چونکە ئەو دۆستی خوا نەبووە خوای گەورە دۆستایەتی ئەو کەسەی دوای مردن ناوێت کە لە دنیادا دۆستی خوای گەورە نەبوو بێ ثم ردوا پاشان دەگەڕێندرێنەوە إلى الله بۆ لای خوا کە خوای گەورەش مەولاهم الحەق مەولا یعنی دۆست و سەرپەرشتیکار و گەورەی ڕاستەقینەی هەموو ئینسانەکانە ئەلا ئاگادار بن له الحکم تەنها بۆ خوایە حکم و بڕیاردان من هەم لە دنیادا ولا هەمیش لە قیامەتدا هیچ کەسێکی دیکە توانای بڕیاردان و وەجێبەجێکردنی بڕیارەکانی نییە بەبێ ئیرادە ویستی خوای گەورە لە دنیا و لە قیامەتیش تەمان هیچ کەس نییە هەر بڕیار دەرکا و بیر لە بڕیار دەرکردن بکاتەوە جگە لە خوا بۆیە حاکمی مطلقی دنیا و قیامەت بە حەقیقی و بەڕاستەقینە تەنها خوای پەروەردگارە وهو وهر خواش أسرع الحاسبين خيراترين للبرسينەوەدا خێراترینە لە لێپرسینەوەدا لە فەرمودەیەکی صحیح پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم لە ئەوەی دەفەرمێت لە نیوە ڕۆژێکی دنیایدا خوای گەورە ڕاستەوخۆ تاک بە تاک محاسبە و لێپرسینەوە لەگەڵ هەموو دروستکراوەکانیدا دەکات و لە حەدیثێکی کە دەفەرمێت بەقەدەر خواردنەوەی شیرێک چەندی پێدەچێت محاسبە و لێپرسینەوەی هەموو ئینسانەکان بە چاک و بە خراپەوە بۆ خوای گەورە هەرەوەندەی پێدەچێت وی خوای گەورە بۆ خۆی لە قیامەتدا حاکمە و حاکمیەتی هیچ کەسی دیکەشی قبول نییە و بۆ خۆشی قەرار و بڕیارەکەت بەسەردا دەخوێنێتەوە جا بە هەر کامێکیاندا بێ بێگومان ئەوەی مەسیر و ئەنجامی ئینسانی دیاری دەکا کردەوەکانی خۆمانن ثم ردوا پاشان دەگەڕێندرێنەوە إلى الله بۆ لای خوا کە مەولاهم الحەق دۆست و سەرپەرشتیکاری ئەوانە بە حەق بەڕاستی لە دنیادا وەلی و دۆست و سەرپەرشتیکاری ناحەق زۆرن بەڵام ئەگەر وەلی حەقیقیت دەوێت دۆستی حەقیقیت دەوێت و سەرپەرشتیکاری حەقیقیت دەوێت خاوەنی حەقیقیت دەوێت بەس خوای پەروەردگارە و ئەسڵەوەی ئینسان پەیوەندی یەکەمی تەنها لەگەڵ خوای گەورە بێت چونکە خوا خاوەنی دنیا و قیامەتە ئەلا له الحکم ئاگادار بن هەر بۆ خوایە حکم و بڕیاردان لە دنیا و لە قیامەتیش وهو وهر خوا أسرع الحاسبين خێراترینە لە لێپرسینەوە ئەو جار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم پرسیاریان لێ پرسیار با جوابت دەنەوە طبعا ئەگەر جوابیان پێبوو لە وەڵامی ئەو پرسیارانەدا ئەگەر کەسەکە لە ئەمری خوا و بێ ئەمری خوش کات و لە خواپەرستی و خواناسیش لا بدا لەوانەیە ناحەقی نەبێ بەڵام جوابی ئەو پرسیارانەی پێ نەبێت و خواش نەپەرستێ ڕاستی ئەو پەڕی کەم عاقلی و گەمژەیە خوا دەفەرمێ قل
پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لێیان بپرسە من ينجيكم کێ ڕزگارتان دەکا في ظلمات البر لە تاریکاییەکانی وشکایی ئەگەر لێت قەومێ لە بیابانێکی وشکی دوور لە دەست بە مەترسیەکت ڕوبەڕوو ببێتەوە لە کاتی مەترسی ڕوبەڕووبوونەوەدا ئەوانەشی کە خوایان نەناسیوە و خوایان نەپەرست و هاوار دەکەنە چێ لات و عوزا و دار و بەردەکان یان ئەو مەلیک و پادشا و دەسەڵاتدارانەی کە لە دنیادا کۆیلایەتیان بۆ کردوون یان هاوار دەکەنە خوا والبحر یان لە ناو دەریادا ئەگەر شەپۆل لێدای ئەگەر خەریکی خنکان بووی ئەگەر مەترسیت لەسەر دروست بوو هاوار دەکەی چێ خوایان غەیری خوا بێگومان تەبان هیچ کەسێک نییە لە کاتی تنگانە و لێ قەوماندا غەیری خوای شتێکی دیکەی لەبیر بێ غەیری خوای شتێکی دیکەی بە خەیاڵدا بێت نەک موسڵمان ها کەسە بێدینەکانیش ئەوانەش خوانە ناسن ئەوانەشی کە مولحید و ئیمانیان بە وجودی خوش نییە کاتێک تینیان بۆ دێ لە ئەیرادی ناوی خۆی بە سەرزاریاندا دێت هاوار دەکەنە خوا و لە خوا دەپاڕێنەوە ئەوە کە لە کاتی تنگانەدا خواد بۆ بیر دەکەوێتەوە و یەقینت بۆ پەیدا دەبێت کەس لە تنگانە و ناڕەحەتیدا ناتوانێت ڕزگارت کە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەگەر لە تنگانە و ناڕەحەتیدا خوا فریاد ڕەسد بێ ئەی لە کاتی خۆشیدا بێگومان لە کاتی خۆشیدا هەرەو فریاد دەکەوێت ئەگەر لە کاتی تنگانەییەکانی دنیادا تەنها خواد بە خەیاڵدا هات بێت و خواد بە بیردا هات بێت لە قیامەتیش کە تنگانەییەکەی ناڕەحەتیەکەی هێندە سەختە کەس هەر لەبیر نامێنێ قل پێیان بڵێ من ينجيكم چێ ڕزگارتان دەکا في ظلمات البر والبحر لە تاریکاییەکانی وشکایی و دەریاییدا خوا دەفەرمێت تەدعونه ئێوە لەو کاتانەدا هاوار دەکەنە خوا لە خوا دەپاڕێنەوە تەضەڕعا بە ئەو پەڕی ملکەتی بە دڵێکی خاشع و زەلیل و خۆ بە کەمزانینەوە ئەو جار هێندێک جار هاوارەکەتان دەنگی لێ دێت تەضەڕع یعنی بە دڵ و لە ناخەوە بەڵام دەنگتان لێبەرز دەبێتەوە هاواری خوا دەکەن و خۆفیە و هێندێک جاریش بە پەنهانی ئەو کەسەی بە زمانیش هاواری خوا ناکە لە دڵەوە پەنای تەنها هاواری تەنها بۆ خوایە دەژڵێتی یا بە زمان یا لە دڵەوە دەڵێ لە ئین ئەنجانا من هذه ئەگەر ڕزگارم ببێ یا ڕزگارمان ببێ لەو تنگانەیە لەو ناڕەحەتیە تەبیعەتی ئینسانی وایە دەڵێ لەنەکوونەنە سوێن بێ بە دڵنیاییەوە ئێمە ببین بەمینە شاکرین یەکێک لە بەندە سوپاسگوزارەکان نەک هەر عەبداتی بۆ خوا دەکەین و خوا دەپەرستین بەڵکو ستایشیشی دەکەین لەسەر ئەو هەموو نیعمەت و چاکانەی کە لەگەڵی کردوین قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم من ينجيكم چێ ڕزگارتان دەکات من ظلمات البر لە تاریکاییەکانی وشکایی و والبحر و هەروەها لە تاریکاییەکانی دەریادا خوا باسی ئینسانەکان دەکات دەفەرمێت تەدعونه ئێوە لە کاتی تنگانە و لێ قەوماندا هاواری خوا دەکەن لە خوا دەپاڕێنەوە تەضەڕعا بە ئەو پەڕی خۆ بە کەمزانینەوە وەخوفیەتەن و هەروەها بە پەنهانی و لە ناخی خۆشتاندا هەر لەو خوا دەپاڕێنەوە دەژڵێن لە ئین ئەنجانا ئەگەر ڕزگارمان ببێت و خوا دەربازمان بکە من هذه لەو تنگانەیە لەو ناڕەحەتیە لەنەکوونەنە بە دڵنیاییەوە ئێمە دەبینە من الشاکرین یەکێک لە سوپاسگوزاران کە ئەوە سروشت و تەبیعەتی هەر کەسێکە کە خوا نەناسێ لە کاتی تنگانەدا هاواری خوا دەکا و وعد و بەڵێن لەگەڵ خوای گەورە دەدا بەڵام هەموو ئەوانەی کرد لە کاتی تنگانە و ناڕەحەتیدا وعد دەدەن جاری وهەیە وعدەکەی خۆیان نابەنە سەرێ قل الله قل هەر بۆ خۆت جوابیان دەوە پێیان بڵێ الله ينجيكم خوای گەورەیە تەنها خوای گەورەیە کە دەتوانێت ڕزگارتان کا منها لەو تنگانەیە ومن كل كرب و لە هەموو تنگانەیەکیش هەر نەخۆشیت بەسەر دێ کەسێکت دەکەوێتە مصیبەت و بەڵاوە یان کارە ساتە دنیاییەکان بوومەلەرزەیە باە بارانت لێ دەگیرێتەوە خوای گەورە نەخۆشی دەنێرێ بەڵا دەنێرێ مصیبەت دەنێرێ دەزانی لەلایەن خواوە هاتووە و بە خوش بە هیچ کەسێکی دیکە لا ناچێ بۆیە خوای گەورە دەزانێت کە ئەوان جوابەکەیان ئاوایە بۆیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت تۆ وەڵامیان دەوە تۆ لە جیاتی ئەوان بڵێ قل الله پێیان بڵێ خوا ينجيكم منها ڕزگارتان دەکا لەو بەڵایە ومن كل كرب لە هەموو بەڵایەکی دیکەش دەگونجێ خوا ڕزگارت کا گەر هاواریکەیە و لێی بپاڕێەوە بەڵام خراپیەکەی ئەوەیە خوا دەفەرمێت ثم أنتم پاشان ئێوە
تشركون هاوبەش بۆ خوا بڕیار دەدەن کەسێکی دیکە دەپەرستن جگە لە خوا هاوار دەکەنە کەسێکی دیکە جگە لە خوا کەسێکی دیکە یعنی پشتی پێدەبەستن جگە لە خوا کەسێکی دیکەتان خۆش دەوێت جگە لە خوا بە قسەی کەسێکی دیکە دەکەن جگە لە خوا شریعەتی کەسێکی دیکە قبول دەکەن جگە لە خوا ئێوە خوا لە تنگانەی دەگونجێ دەربازت کە بەڵام خراپیەکەی ئەوەیە کە تۆ لە خۆشیدا خوارد لەبیر نامێنێ قل الله پێیان بڵێ خوا ينجيكم ڕزگارتان دەکا ئێوە منها لەو ناڕەحەتیەی کە تێیکەوتون ومن كل كرب لە هەر ناڕەحەتیەکی دیکەش بەڵام ثم پاشان ئەنتم ئێوە تشركون عادەتتان وایە هاوبەش و شەریک بۆ خوای گەورە بڕیار دەدەن قل پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم هو خوا القادر بتوانايا بدا صلاة على أن يبعث عليكم عذابا كبنيرة السرطان سزا من فوقكم لا يسره لسر وراه وكو أواني قومي لوط كخوال أسمان را بردي بسر داباراند أو من تحت أرجلكم يان خوا أجر حزي لبه وكاتي تاوان دكي والأمر خوا دردسي تتواني لجير بيت خوای گەورە سزا بنێرێ وەکو ئەوەی کە کاتی خۆی خوای گەورە بەسەر قاڕون و هاوڵانی مەدیەنی هێنا کە خوای گەورە بە زەویدا بردن یەخوارێ ئەو یان بە نەوعێکی دیکە خوا دەتوانێت سزادا ئەو یەلبیسەکم یان خوای گەورە دەتوانێت بتان کاتە شیع کۆمەڵە دەستە دەستا تاقم ببنە کەسانی ناتەبا و نەگونجاو لەگەڵ یەکتری وەکو زۆرینەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو جۆرە خوای گەورە سزای دەدا هەر کاتێک لە ئەمری خوا و لە فەرمانی پێغەمبەر دوور کەوتنەوە خوای گەورە دەیان کاتە دەستە کۆمەڵە ئەو دەستە و کۆمەڵەیە کە هەمویان وەکو یەکن و هەمویان یەکتری دەناسن خوا هەندێکان دەسەڵاتدار دەکات و هەندێکان بێدەسەڵات دەکات دەسەڵاتدارەکان بێدەسەڵاتەکان دەچەوسێننەوە هۆکارەکەشی چییە؟ خراپی ئینسانەکانە بێئەمری ئینسانەکانە بۆ خوای پەروەردگار خوای گەورە ئەو کار بەدەست و مەسئول و حیزب و کۆمەڵانەیان بۆیە بۆ دەنێرێ بۆەوەی بەهۆی ئەوانەوە سزایاندا و عقوبەی خراپەکاریەکانیان وەرگرن ئەو جار وەیوذیقا دەچێژن ئەو کاتە بەعضەکم هێندێکتان بەئسە بەعضین سزا و ناڕەحەتی بەدەستی هێندێکتان وەکو ئێستای ئومەتی ئیسلامی هەر یەکەی وەک دەڵێ بۆتە چەندان تاقم و چەندان کۆمەڵە و هەر ئەوانەشی کە بوونەتە کۆمەڵە و دەستە هەندێکیان دەچەوسێنەوە و زوڵم لە یەکتری دەکەن بەڵام بەبێ گومان ئیستەمکارەکان چەندە خراپن چەندە تاوانبارن وەخوا چۆن عقوبەیان دەدا لە قیامەتێ لەسەر خراپەکاریەکەی و لەسەر ئەو ستەمەی کە دەیکەن ئەوانەی دیکە شایانن بە دڵنیاییەوە لە ئەمری خوا دەرچۆن بۆی خوای گەورە ئەوانی زاڵ کردووە بەسەریاندا انظر خوا دەفەرمێ سەیرکە و بیرکەوە كيف نصرف الآيات چۆنی ڕوون دەکەینەوە ئێمە بەڵگە و نیشانەکانمان لعلهم يفقهون بەئومێدی ئەوەی ئەوان لە حەقیقەت و لە ڕاستیەکان تێبگەن و کە تێگەیشتن پەشیمان ببنەوە و دوورکەونەوە ئەو هەموو بەڵگە هێنانەوەیە بەبێەوەی خوای گەورە پێویستی بە ئێمە بێ ئەو هەموو بەڵگە عەقڵیانە ئەو هەموو نیشانانە ئەو هەموو پرسیارانە ئەو هەموو خۆماندووکردنەی پێغەمبەران سەلامی خوایان لێبێت لەگەڵ قەومەکانیان لەبەر خاتری ئەوەیە کە ئینسان حاڵی ببێ ئینسان تێبگات دەناخۆ خوای گەورەیشی بە ئێمە نییە ئێمەین کە ئیشمان بەخوای گەورەیە پێغەمبەران ئیشیان بە ئێمە نییە ئێمەین کە ئیشمان بەوانە شەفاعەتمان بۆ بکەن قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هو خوا القادر زۆر بەتوانا و بەدەسەڵاتە على أن يبعث عليكم کە بنێرێتە سەرتان عذابا من فوقكم سزایەک لەلای سەرێتە لەلای سەرەوەڕانی لە ئاسمانی ڕا بۆتان ببارێنێ بەبێەوەی ئاگاتان لێبێ ئەو من تحت ئەرجلکم یان لەژێر پێتان خوای گەورە سزاتان بۆ بنێرێ لەژێر پێت بوومەلەرزەیەکی دێنێ گڕکانێکی دێنێتە دەرێ ئاوێک هەڵدەقوڵە نێوتەیدا دەخنکەی وەکو کردوێتی لەگەڵ قەومەکانی دیکە ئەو یەلبیسەکم یان ئەوەتە دەتان کاتە دەتانگێڕێ بە شیعنی بە دەستە و کۆمەڵە ئەو کات وەیوذیقا دەچێژن بەعضەکم هێندێکتان بەئسە بەعض سزای بەدەستی هێندێکان انظر سیرکە كيف نصرف الآيات چۆن
ڕوون دەکەینەوە بەڵگە و نیشانەکانمان لعلهم يفقهون بأميلي أوي تبقنو لشد حالي ببن جاخواي قورة بركتي پیغمبر صلى الله عليه وسلم أمتي پیغمبري لا سزا قشتيكان پاراستو زورينا برديان بسردا باريني هموان بيكو بمريني يعني لافايا قنيري همو بيكو بمرن هي لشوينك لجيقايك شتيك رودا داو مجموعيك خلق دمري بس هموي بيكو مثل أمتي پیغمبر لا بردو صلى الله عليه وسلم بس سزاي سهم ئەوەیە کە ئینسانە کان یا ئومەتی پێغەمبەر بکاتە دەستە و کۆمەڵە ئەوجار ئەو کۆمەڵە و دەستانە یەکتری بچەوسێنەوە و زوڵم لە یەکتری بکەن و ژیان لە یەکتری تەستکەنەوە و تەنککەنەوە بێگومان ئەوانە زۆرن و ئەوانەش عقوبەن هۆکارەکەشی تاوان و خراپەی ئینسانەکانن هەم زاڵمەکان طبعاً عقوبەی خۆیان وەردەگرن بەڵام عادەتەن ئەوان لەوانەیە لە قیامەتێ وەری بگرن یان هەر لە دنیادا وەختێک خوای گەورەکەیشی پێنەمان زەلیلیان دەکا و ڕیسوایان دەکا ئەوانەشی کە دەچەوسێنرێنەوە ئەگەر بە خۆیان دانەچنەوە و تەوبە نەکەن و پەشیمان نەبنەوە سزایەکان لەسەر بەردەوامتر دەبێ پاشان خوای گەورە دەفەرمێت وەکەذەبە به قەومک وهو الحق وكذب به بدرویان زانی به ئەو قورئانە قەومەکە گەلەکەی تۆ وهو الحق لكاتك ذاك أو قرآن راستقينه وكذب بدرويان زاني باوريان بينهنا به بو قرآن قومك قلكيتو وهو الحق لكاتك ذا أو قرآن كبوتو هات وراست كإيماننا هنا نسيان لذكي قل كيان بل لست عليكم من بسر ايوه بوكيل تاوديرو ودا صلاة دار نين كان هذا توانم بيتام كينم تەنها دەتوانم لێتان حاڵیکەم تەنها دەتوانم بۆتان ڕوونکەمەوە دوایەوەی کە بۆم ڕوونکردنەوە و پێم گەیاندن هیچ دەڵسەڵاتێکم نییە نەک خراپە و چاکەتان لەسەر بنووسم و بۆتان بژمێرم نە ئەوەش بە تۆبزی کەسێک ئیجبار کەم و ناچارکەم ببێتە ئیماندار چونکە ئیمانی بە تۆبزی و بە ناچاری طبعاً ئەگەر پێغەمبەر دەسەڵاتیشی هەبایە بێگومان خەڵک بە تۆبزی ئەگەر بکرێتە مسلمان یا پابەند بکرێت دووڕوو منافقێکی لە دەردەچێت ئەگە بە قەناعەتی خۆت نەبێت دووڕوو منافقیش هەر لەگەڵ کافرەکان یەکسانە وێ دەفەرمێت وەکەذەبە به بەدرۆیان زانی ئەو قورئانەی کە بۆ تۆ هاتووە قەوموکە گەلەکەی تۆ بەڵام ئەوە کە خەڵکەکەت ئیمان ناهێنێ هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ وهو الحق قورئانێک کە ئەتۆ هێناوتەوە بۆ تۆ هاتووە ڕاستە تۆ دێک مەکەوە گومان قل پێشیان بڵێ لەست عەلەیکم من بەسەر ئێوەوە بیوەکیل هیچ دەسەڵاتێکم نییە و من چاودێری کردنی ئێوەم پێ نەسپێردراوە ئەو جاخوا دەفەرمێت لیکولی نەبەئین بۆ هەر دەنگ و باس و خەبەر و سزایەک کە لەو قورئانەدا باس کرابێت مستەقەڕون کاتێک هەیە بۆ جێبەجێکردنی هیچ کەلیمەیەک پیتێک حرفێک لەناو قورئاندا زیاد نییە هەرچی باس کرابێت لە سزا لە ڕەحمەت حتمەن خوا کاتێکیشی داناوە بۆ هێنانە دی هەموو ڕەحمەتێک بە چاوی سەر ئینسان دەیبینێ لە کاتی خۆیدا بەڵام کە خوا دەیەوێ و هەر سزایەکیش باس کرابێ خوای گەورە کاتێکی بۆ داناوە بۆ سەپاندنی سزاکە بەسەر ئەو کەسانەی کە شایەنن لیکولی نەبەئین بۆ هەر دەنگ و باس و خەبەر و ڕووداوێک کە لەو قورئانەدا باس کرابێت مستەقەڕون کاتێک دیاری کراوە بۆ جێبەجێکردنی ئەو شتە لە کاتی خۆیدا بەبێ دواکەوتن خوا دەفەرمێ وەسەوفە تەعلەمون ئێوە لەمە و دواش دەزانن لەمە و دواش تێدەگەن جا لەمە و دوا تێدەگەن بۆ کافران هەڕەشەیە ئەنی لەمە و دوا دەزانن عقوبە و سزا و تۆڵەی خوای گەورە چۆنە بۆ ئیماندارانیش مژدەیە ئیماندارینا لەمە و دوا دەزانن ڕەحمەت و میهرەبانی و وعدەکانی خوای گەورە بۆ ئێوە چەندە حەقیقین و چەندە ڕاستەقینە ئەو جا دەفەرمێت وإذا رأيت الذين يخوضون في آياتنا هەر کاتێک بینیتن ئەوانەی کە یەخوضون في آياتنا ڕۆدەچن لە نیشانەکانی ئێمە ڕۆدەچن لەسی لە نیشانەکانی ئێمە لەگاڵتەکردن بە نیشانەکانی ئێمە نیشانەکانی ئێمە قورئانن یان سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا دروستکراوەکانی خوان یان لە جێگایەک و لە شوێنێک پێچەوانەی فەرمانەکانی ئێمە قسە دەکرێت و ئیش دەکرێت ئەگەر مەجلیسێکی لەو بابەتتان بینی چی بکەن هەڵوێستت دەبێت چۆن بێ وإذا رأيت الذين كاتك بينيتن أواني يخوضون في آياتنا رودة
لە گاڵتەکردن بە نیشانەکانی ئێمە یان لە باوەڕ نەبوون بە نیشانەکانی ئێمە یان لە جێبەجێ نەکردنی نیشانەکانی ئێمە یان مخالەفەکردنی نیشانەکانی ئێمە دەبێت چی بکەیت؟ نابڵێ جا عیلاقەم چن جا پەیوەندیان ببنەوە چیە گرنگەوەی بۆ خۆم خراپەکەی نەکەم نە خوا دەفەرمێت فأعرض عنهم پشتیان تێکە ئەو شوێنە بەجێ هێڵا وواز لەو جۆرە کەسانە بێنە وەلەو جۆرە کەسانە دوورکەوەوە حتى يخوضوا في حديث غيره هەتا ئەو کاتەی ڕۆدەچن لە قسەیەک غەیری جیاواز لە گاڵتەکردن بە ئاەتەکانی ئێمە جیاواز لە مخالەفەکردن و سەرپێچیکردنی ئاەتەکانی ئێمە بۆیە ها لە سوورەتی نیساءدا هەبوو ئەگەر بچێ مەجلیسێک کە تێیدا گاڵتە و ئیستیهزا بە ئاەتەکانی خوای گەورە بکرێ و ئەتۆش لەوێ دانیشی خوا دەفەرمێ ئینەکە ئیذەن مثلهم خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ ئەگەر تەنها بچی دانیشی و بە بێدەنگ بی بێ مەوقیف بی و هەڵی گۆڕینەکەی تۆی ئەتۆش وەکو ئەوانی لە تاوانباریدا بۆیە ئەگەر چوویە مەجلیسێک خراپەی تێدا دەکرا هەموو خراپەیەک پێچەوانەی ئاەتی خوایە هەر چی خراپەیە غیبەتی تێدا دەکرا بوختانی تێدا دەکرا قسەی لەهو و لەعبی تێدا دەکرا هەڵپەڕی و داپەڕی تێدا دەکرا والحاصل مەجلیسەکە مەجلیسی شەڕ بوو مەجلیسی خێر نەبوو ئینسان یا دەبێت هەنگاوی یەکەم دەبێ هەوڵەوەی بدەی بیگۆڕی بابەتێکی دیکە بێنیە پێشێ ئەوە چاکترە تەواان بەبێ گومانی بۆی ئەوانش لە گوناهەکەی دوورخەیەوە مەرجە کەسەکان کافر بنا ئەو مەجلیسانەی ئێمە تیاندا دەنیشین هەمویان مەجلیسی مسلمانانن غیبەتی کەسێکی دەکەن ئینسان زۆر ئاسان دەتوانێت مەوزوعی گۆڕێگە حەزی لەوێ بەڕاستی دەتوانێت پرسیارێکی بکەیت بابەتێکی دیکە تەڕحکەی ئەوەکان هەر لەبیر ببیەوە گە پێت کرا دەبێ ئەوەی بکەیت ئەگەر ئەوەت پێ نەکرا ئینسان دەبێت مەجلیسەکەی بەجێ بێڵێ بەجێت نەهێش لەگەڵ ئەو کەسەی کە غیبەتی دەکاوە تۆ ژوێ لێ دەگرێ وەکو یەک ئەوەی درۆی دەکاوە تۆ سەری بۆ دەلاقێنی دەزانی درۆیە هەر وەکو یەکن یان کابرا نەخشە و پلانی خراپدا دەڕەژی با تۆز لە نەخشە و پلانەکەیدا نەبی بەڵام بێ هەڵوێستی هەر وەکووی ئەو جا ئەدی وەی ما یونسیەنەکە شەیطان ئەیگە شەیطان لە بیری بردیەوە فێڵی لێ کردی فترەیەک لەوێ بووی دواتر بیرت هاتەوە کە تاوانبار دەبی کە گوناهبار دەبی خوا دەفەرمێ فەلا تەقعود دامەنیشە بعد الذکرا دوای ئەوەی کە خوا دووە بیر هاتەوە گوناهەکە دووە بیر هاتەوە بیرت کردەوە کە لەو شوێنە دانیشتووی زەرەر دەکەی مع القوم الظالمین لەگەڵ کەسانێک کەستەمکار وإذا رأيت الذين يخوضون في آياتنا كاتك بینیتن ئەوانەی کە ڕۆدەچن لە بەڵگە و نیشانەکانی ئێمە فأعرض عنهم پشتیان تێکە حتى يخوضوا هەتا ڕۆدەچن في حديث غيره لە قسەیەک جیا لە قسەی پێشوو جیا لە گاڵتەکردن و سەرپێچیکردنی ئاەتەکانی ئێمە وإما ينسينك ئەگەر شەیطان لە بیری بردیەوە فلا تقعد دامەنیشە بعد الذكرى دوای ئەوەی کەوە بیرت هاتۆتەوە مەڵە جا تازە ئەوەلەکەی وە بیرم نەبووە تازە پێم عیبە و شەرمە دەکەم و بڕۆم نە لە بەرامبەر هەتکردن و بێحورمەتیکردن بە ئاەت و فەرمودەی خوا ئینسان ناوێت شەرمی هەبێت دامەنیشە دوای ئەوەی کەوە بیرت هاتەوە مع القوم الظالمين لەگەڵ کەسانی ستەمکار هاوانە صلى الله على سيدنا محمد وعلى آله